بسم الله الرحمن الرحيم. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه، ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد. اللهم لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك، فلك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت. اللهم صل وسلم وبارك على محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم آمين. برایانی مسلمان، برایانی بەڕێز، نوێژ خوێنانی مزگەوتی شێخ عەزیزی بۆسکانی، سەلام و ڕەحمەتی خوا لە هەمووتان بێت. لەوانەی پێشوومانە لە خزمەت جەنابتانە باسی حەقیقەتی مردنمان کرد کە حەقیقەتێکە کەس ناتوانێت لە دەستی ڕاکە و لە ڕێی هەموومانایە و ئیتر درەن و زوو ئەمڕۆ یاسبێ بێ هەموومان تامیکەین و بیچێژین. جا حەقیقەتێکی ئاوا کە هیچ حەقیقەتێک نییە لەمڕۆ لە دنیاە وەکو مردن لەبەر چاوبێکەیەتە دی و ڕاکردن لە دەستی ئەستەما. پێویستە خۆمانی بۆ ئامادەکەین، پێویستە بزانین چی ڕوئایە شەر هەر مردنەکە نییە، یاخود بزانین کاتی مردنەکە چ باسە، دوای مردنەکە چ باسە بێ. یعنی ئەگەر ڕۆحیانەتێک بگرین و لەگەڵ یا بڕۆین، ئینشەڵڵا شێوازەکەی ئێمە هەروە ئەبێ لەگەڵ ڕۆحیانەتێکە ئەڕۆین بزانین چی بەسەر دێت، هەر لە کاتی گیانەڵا و سەرەمەرگەوە هەتاکو ئەگاتە مەنزڵگای ئەخیری لە بەهەشت یاخود لە جەهەنەمە. جارێ پێش هەموو شتێک عەرزی جەنابتان کەم، پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لە ئێمە کردووە کەوا تەمەنای مردن بکەین. ئەڵێ شتێکی باش نییە تەمەنای مردن بکەن. لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا يتمنين أحدكم الموت، کەس لە ئێوە تەمەنای مردن نەکا من ضر أصابه، بەڵایەکی بەسەردی و هاوارەکە خوایە ڕۆحم کێشی، خوایە ژیان لە کۆڵم ژیانم بکەیتەوە، خوایە لە کۆڵ دنیام بکەیتەوە. ئەمە ئەخلاقی مسلمان نییە و ئەمە ڕەفتاری مسلمان نییە. فإن كان لابد فاعلا، الله هەگەر هەر زۆر گەیشتە تینە، فليقل اللهم أحيني ما كانت الحياة خيرا لي وتوفني ما كانت الوفاة خيرا لي. پەروەردگارم تۆ باشترە زانی، ئەگەر ئەزانی ژیانم خێری تیا ماوە لە ژیانە بژیم، خوایە جارێ بمژێنی. ئەگەر ئەزانی مردنیش بۆ من باشترە، خوایە یاومەتە دەستۆ بمرێنی تو لە کۆڵ ئەم دنیایم بکەیتەوە. ئەگەر هەر ئەڵێ گەیشتە تینی، نەک ئەمەش دایم بڵیت، ئەڵێ ئەگەر هەر گەیشتە تینتان بەم شێوێ مەعامەلە بکەن. ئەگەر دیقەت بن خەڵکانێکی زۆرە بینین لە ژیانمانە پشتیان کردوتە خوا، پشتیان کردوتە دیناری، مەگەر چۆن هاڕێی پێوێتە مزگەوتەوە بۆ تەعزیەیان بۆ شتێکی وە عەرەقە خواتەوە، هەرچی فعلی خراپەیەکا کەچی لە پڕێکا خوای تەبارەک وتەعالا هیدایەتیا تۆباکە گەڕێتەوە. ئەگەر بە حاڵەکەی پێشتری بڕۆشتای خوا پەنامان باوە بوو بە خەسیرە دنیا والآخرە. یعنی ئەو مۆڵەتەی کە خوا داوێتی ئەو تەمەناخ پڕ خێر و بەرەکەتە، تۆ تەمەنا مەکە زوو ببڕێتەوە. بە تایبەتی ئینسان کە تۆزێ چوو عمرەوە شەهوەت و ئارەزوەکانی تۆزێ ئەمرێت، تۆزێ عەقڵی باشتر ئیژەکا و کارەکە بیریەکا تۆرەکا کە من بوا بەخۆمەکەم، من 52 ڕۆژێکم ماوە لە ژیانە، یعنی چی من ئەوە سەرم لێناوە هەرچی حەرام بێ سەرم پیا کردو و خوام لەبیر نییە و مردنم لەبیر نییە. کاتە تەمەنا کە خوا ڕۆژێ زیاتر عمرێ باتێ بەشکم خوای گەورە هیدایەتە با و گەڕیتەوە لەگەڵ ناخۆشێکە بەسەرا هەو دوعا لە خۆ مەکەو کە بمریت. ئەمە خاڵێکە ضەرورە. خاڵێکی تر عەرزی جەنابتانی بکەم، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من أحب لقاء الله أحب الله لقاءه ومن كره لقاء الله كره الله لقاءه. ئەفەرمێ هەچ کەس حەزی کرد بگاتەوە بە خزمەتی خوا، خوش پێی خۆشە مقابلەی بکات و بەرەو پیرەوە بچێت. هەچ کەسێکیش پێی ناخۆش بوو بگەڕێتەوە خزمەتی خوا، خوای گەورەش حەز بە چارەی ناکا و حەز ناکا بێتەوە لای. کە ئەم فەرموودەی فەرموو عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دانیشتە بوو، وتی جا یا رسول الله ئێمە کەسمان حەزمان لە مردن نییە، قوڕی کۆکین بەسەر خۆمانە. وتی نە عایشە ئەو حەدیثە معنای ئەوە نییە، ئەو قسەی من ماناکەی وان نییە. مناڵم ئەگەر یەکێ حەزکا بگەڕێتەوە خزمەت خوا، ئەوە لە کاتی سەرەمەرگایە، کاتێک کە ئینسانە کەوێتە گیانەڵڵا، نێردراوەکانی خوا، فریشتەکانی خوا دێنە سەریتر لەو لەحزەی کەوا تەواو لە کاتی گیانەڵایەن چواردەوریەکن وەکو ئیسا باسی یەکەین، پێی ئەڵێن ئەوە ئیسا ڕۆح دەکێشین، ئیتر تۆ تەمەنی تەواو ئەو بینەوە بۆ لای خوا. ئەگەر ئەهلی ئیمان بێ،
ئەو مەلایکەتانەی کە دێن مەلایکەتی ڕەحمەتی خوان دەموچاویان جوان بە نورانی بە ڕوویەکی خۆشەوە یەن مژدەی بۆ پێدێن ئەڵێن هیچ خەفەت مەخۆ ترسن نەبێ ئەو بینەوە بۆ لای پەروەردگارێک کە لێو ڕازیە بۆ لای خوایەکەوە پێی خۆشە بگەڕێیتەوە لای بۆ لای خوایەکەوە بە بەهەشت شادەکە لەو لەحظەتەیە کە مژدەی ڕەزامەنی خوای پێدەن ئەمش حەزەکە بگاتەوە بە خزمەتی خوا ئەوە لەحظەتی چییە ئەحەب لقاء الله حەزەکە بگەڕێتەوە لای خوا یەکێکیش کەوا ئەهلی کفر و ئەهلی پشکردنە خوا و دین بووە لە کاتی سەرمەرگا کە مەلایکەتەکان دێنە سەری پێڵێن ئیسا و بینەوە بۆ لای ئەو خوای کە باوەڕت پێ ناکرد ئیسا و بینەوە بۆ ئەو جێگەی کە کافر بوو پێی لە دنیایە دەتاوە حەز ناکە بچێتەوە بە چه ڕوویەکە بچێتەوە بەردەمی خوا حەز ناکە بچێتە بەردەمی خوا کە حەزی نەکرد خوش حەز ناکەت ئەو بێتەوە بەردەمی و مقابلەیکە کەواتە خوا پەناما بە لێرەکانەت تیاچوو کەواتە ئەمەم بەسی لە کاتی سەرمەرگە کەس ناچێتە دەر لە دنیا ئیلا هێشتا ڕۆحەکە لە گیانیا ماوە پێڵەن تۆ بەرەوکوێ ئەبریت خوا لێت ڕازیە یان نا یەکێ لە تەلەبەکانی عوسمانی کوڕی عەفان یاخۆ بڵێن خزمەکارێک کە دایم لەبەر دەستیان خزمەتیە کرد ئەڵێ عوسمانی کوڕی عەفان جا دایم دڵی نەرم بوو زۆر ئەگریا ئەڵێ کە سەیری قەبرێ کرد چاوی بە قەبر بکەوتایە بە ڕادەیەک ئەگریا کە ئەگەر باسی بەهەشت و جەهەنەم بکرایە قەت نەمەبینی ئاوا بگرێ ئاوا بۆ شێوە بگری ئەڵێ ڕۆژێکیان پێم وتم قوربانگیان باشە تۆ کە باسی جەهەنەم و بەهەشت دەکرێ ئەمەندە ناگریت ئەمەندە دڵی پڕ نابێکەوە قەبرێکە بینی یاخود باسی قەبرێ لەگەڵا کرێ بۆ ئەڵێ وتی پێی فەرموو وتی لە پێغەمبەرم بیستووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەی فەرموو قەبر یەکەم ماڵی قیامەتە یەکەم ماڵ و یەکەم هەنگاوێتی شەوی یەکەمی قەبرەکە و ئەگەر بێت و خۆش بێ و باش بێ هەرچێکی تر بە دوایە دێ ئاسانترە ئەگەر خوا نەخواست شەوی یەکەمیش خراپ بوو ماڵەکەی یەکەمە خراپ بوو هەرچێکی تر بە دوایە هات لەو ڕۆژە خراپتر و نەگریسترە یعنی هەنگاوی یەکەم ئەو قەبرەیە ئەگەر ئەوێت باش بوو لەوێ دەرچویت و ناجاحەهێنا هەرچێکی تر بە دوایە هاو لەو کاتە و ئاسانترە یعنی گرانترین ئیمتیحانی ئیماندار شەوی یەکەمی ناو قەبرەکەیەتی یاخود مەنزڵی یەکەمێتی کە قەبرەکەیە ئەگەر لەوێ دەرچوو سەرفراز بوو ئیشەڵڵا هەرچێکی تری بە دوایە هات خۆشترە هەتا کۆگاتە بەهەشت ئەگەر خوش پەنامان با لەوێ شاتیاچوو هەرچێکی تری بە دوایە هات هەر نەکبەتیە جا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ چەند جار بۆ سەحابەکانی باس کردووە لە دوای مردن چی دێت لە زۆر ڕێگەوە سەحابەکانە گێرنەوە چونکە ئەو ڕۆژە قەرەباڵغی بۆڵە جەنازەیەکمان تەسلیمە کرد بە خاک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وڵێ ئاوا لەسەر گۆڕەکە بوو ڕەنی زۆر تێکچوو قەت نەماندی بەو شێوەی ڕەنی تێکچێکەوە سەیری ناو گۆڕەکەیە کرد ئەڵێ هەر چیلکەیەکی بەدەستەوە بوو هەر ئاوا لە عەرزەکەی خشان زۆر وەکو مێشکی تەواو مەشغوڵ بوو کاری تێکرد بوو مەنزەری ئەو قەبرە ئەڵێ ئێمەش کەئەنە عەلا ڕؤوسینا الطەیر ئەو تەیر بەسەر سەرمانە وەساوە کەس جوڵەیەک نرتەیەک دەنگێکی لێوە نەئاتەدە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر هەموو ئاوە سەرماندانوان بوو بەلاچاو سەیری پێغەمبەرمانە کرد زاین چییە فەرمێ ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوتە باسکردنی قەبر بۆمان جا لە پێشا فەرمووی یەک مەنزەرم نەدیوە لە دنیایە ئیلا قەبر لەو ترسناکترە کام مەنزەری ئەڵێ لە دنیایە ترسناکە ئیلا گۆڕ لەو ترسناکترە اینجا لە بۆی باس کردین فەرمووی ئینسان کاتێک کاگەوێتە گیان ئەڵڵاوە کاتێک کاچێتە سەرەمەرگەوە طبعا ئێمە دوو نوع نەفەرەیە ئەگەر نەفەرێک ئەهلی ئیمان بێ خوا لێی ڕازی بێت خوا بیوێ بە بەهەشتی شادکە حاڵێکی هەیە ئەگەر کافریش بێ یاخود مسلمان بێ بەس مسلمانێکی گوناحبار کە مستحقی عەذابە گوناحی گەورەی کردووە تۆبەی نەکردووە مستحقی تۆڵە لێکردنەوەیە ئەمەش حسابێکی تری هەیە جا ئێمە بێ لەگەڵ ڕۆشنەکەیە لەگەڵ ڕۆحیانەتەکەی هەردوو لاکە بگرین پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ إذا كان في انقطاع من الدنيا وإقبال من الآخرة